دکتۆر جەبار سوپاسی ئامادەبوونت دەکەم و یەکەم پرسیاریشم ئەوەیە لە مێژووی تورکیادا لەشکری تورکیا خاوەنی ئەزمونێکی زۆری کودەتای سەرکەوتووە بۆ ئەم جارە نەیتوانی سەرکەوتن بەدەستبێنێ. زۆر سپاس هەڵبەتە مەرجەکان جیاوازە جاران سوپا بە یەکەوە هەموو بەرپرسەکانی بەڵێنهێزە زەمینیەکان ئاسمانەکان دەریایەکان بە یەکەوە بڕیاریان دەداوە بە حکوومەتیان داوتەوە هەمووشیان لە چوارچێوەی کەمالیزما بوون. ئێستا شتێکی تر هەیە لە دەرەوەی کەمالیزم ئاکەپە هەیە هادەپە هەیە هێزگەلێکی زۆر هەن و پێم وایە جاران زمینە سازیەکی باشتر دەکرا بارێکی وا دەهاتە کایەوە کە خەڵک هەندێک جار پێشوازیان لە کودەتا دەکرد ئەم جارە ئەو زمینە سازیەمان نەبینی وەکوتم بەشێکی سوپا بەشداریان کردووە نەک هەموو سوپا وا دیارە ئەمانەی کە هەوڵی کودەتاکەیان کردووە ڕاستی خوێندنەوەیکی دروستیان نەبۆ باری نێو خۆی تووتیان نەبۆ باری نێودەوڵەتی و هەرێمی هەبووە و بە باشینیان خوێندوەتەوە ئەم پەلە پرۆزەیە کە کردویانە ڕەنگ بە پەیوەندی بەوە هەبێ کە هەواڵێکی وا لە ئارادا بووە دیارە دزەی پێکراوە کە گوایە ئەردۆگان بەتەمایە لە 16 مانگدا ژمارەیەکی زۆر خەڵک دەستگیر و هەروەها لە مانگی داهاتووە مەسەلەی خانە نشینکردنی پلە بەرزەکانی ئەگەر یارمەتیم بێ ئەم هەوڵە سەرنەگرتووی ئەم کودەتایە هەر تەنها لەشکر لە پشتیەوە بوو یا لایەنی تریشە بوون ئەوەی بە تایبەتی لە تورکیا پێی دەڵێن دەوڵەتی قوڵ. هێشتا پێم وایە زۆر مرۆڤ بتوانێت بڕیار بدایە وەڵامێکی یەکلای کەرەوە لەم بارەیەوە بدا بەڵام پێم وایە لە ماوەیەکی کورتا دوای لێکۆڵینەوەکان و دوای بڵاوکردنەوەی زانیاریەکان و بەدەستێنانی زاریانی زۆرتر ئەو کاتە دەرەکەوەی کێ لە پشتەوەی ئەمەیە بەڵام پێم وایە تاوەکو ئێستا هەموو ئەوانەی کە مەترسی پاکتاوکردنیان هەبوو ئەمانە هێزی سەرەکین ئەمانە زیاتر کەمالیستەکانن لە نێو سوپادا لە نێو دەستگاکانی تردا هەڵبەتە لایەنگرانی گولەنیش هەرچەندە ئەوان ڕەتی دەکەنەوە و دروشمەکانی کودەتاچیەکان لەو بەیانە یەتیمەی کە بڵاویان کردەوە لە تەرەتە ئەوەی نادەگەیان بە هیچ شێوەیەک لە شێوەکان دەربڕینی بیر و بۆچوون و ئایدیۆلۆژیای گولەنیەکان بێ بەڵکو زیاتر هەموو بە دروشمەکانی کەمالیستەکان دەچوون. دکتۆر بەڕای جەنابە هیچ جیاوازیەک ئەبینێ لە تورکیای پاش کودەتا و لە تورکیای پێش هەوڵی سەرنەگرتووی کودەتا؟ بەڵێ من پێم وایە بە هەردوو دیوەکەدا جیاوازی گەورە دەبینێرێ بەو دیوەی کە ئەگەر دەسەڵاتی ئەردۆگان بەم شێوەیە ئێستا لەم هەڵمەتەیە بەردەوام بێ لە ڕەشبگیری و ئەمە بارێکی زۆر ئاڵۆز دێنێتە کایەوە و ئەو دیمەنانەی سەربازان و ئەفسەران پێم وایە کاریگەری و لێکەوتەی زۆریان دەبێت لە کۆمەلگای تورکیا واتان ناکۆکیەکان زۆر قوڵ دەبێتەوە و کێشەکان زۆر ئاڵۆزتر دەبن و پێم وایە ئەویش لە بەرامبەردا کە ئەو هەڵمەتە دەکا بیرۆڕای گشتی جیهانیش ئەوەی لێ قبول ناکە ئەمە لایەنێکەتی ئەگەر لایەنی دووەمی واتە ئەگەر بە دیوەکەی تردا ئەگەر بڕیار بدا پندێک لەم کردەوەیە وەرگێ و لەم ڕووداوە وەرگێ و با سیاسەتەکانیان بچێتەوە و هەوڵ بدا وەکو لەگەڵ دەرەوەیە هەوڵەدا کرانەوەیە کە بێ لەگەڵ نێوخۆجا کراونەوە کە بێ ئەوش گۆڕانکاریەک دێنێتە کایەوە لە تورکیا چی بە ڕووی بە دیموکراتیزەکردنی تورکیا چی بە ڕووی دۆزی کوردە. بەڵێ با دوا پرسیارم لەسەر دۆزی کورد بێ بەڕای جەنابێ ینی ئەو جیاوازیانەی کە باسی دەکەی گۆڕانکاری لە سیاسەتەکانی ئەردۆغانە دێنێتە ئاراوە بەرامبەر بە کورد بەگشتی بە تایبەتیش لە باکوور و لە ڕۆژاوە. پێم وایە ئەمە پابندە بە ئەگەری دووەمەوە کە لە وەڵامی پرسیاری پێشودا ئاماژەمان پێکرد ئەگەر ئەو پێدا چوونەوە هەبێەوە ئەوە لە هۆکارەکانی ئەم کودەتایە بە باشی بکۆڵڕێتەوە و لەو ڕاستنیە تێبگات کە هەبوونی دۆزی کورد بەو شێوە قەیراناویە هەمیشە دەبێ بەهۆی ئاڵەتی و ڕەنگ بێ کودەتای تر لەو حاڵەتەیە پێم وایە کرانەوەیە کە بێ هەندێک ئیماژی بەسیط هەندێک ئیماژی زۆر بەسیطمان بینی لەوەی کە سەرۆکوەزیران سوپاسی هەدەپەی کرد و هەڵوێستی سیاسیانەی هەدەپە بۆ خۆی پێم وایە دەتوانێت هەرچەندە زۆر سووە لەو پارەیەوە شتێک بوو. دکتۆر جەبار زۆر سوپاست دەکەم.